میر بەیانیت باش بەڵێ یەکەم جار بێستان سوور هەوا ساردە سلێمانی ئەمڕۆ هاتین دیمەنەکەش لە پشتێەوە زۆر جوانە هەمووی قازن وانە ئەمیر لە پشتەوە خۆقل لەناو ئاواچێکە ئەرۆڵە یان شوێنێکی سروشتی ئەمانە هەمووی قازنەوەیکە لە پشتی منەوە شوێنێکی تایبەتە هاوڵاتی دەستی داوە یان لێرە هاوڵاتیانی چواردەوری ئەم شوێنەکە ئیتر لێرە چەند کانێک هەڵە قوڵەتە سەری قاز بەخێوەکەن جایتر قازی بێ سانسور تایبەتمەندی خۆی هەیە بەس من ئێسش وەڵامەکەم وەرنەگرت هەردووکتان بینتان چۆنە لەگەڵ قازە حتممە لەگەڵ خواردنی قازە من باشم من باشم ئاری هەر لەگەڵ گۆشتا هەر هەیە ئەو نێوانی هەر شتێک لەناو ئاوا بێ جگە لە بەلەمەی خۆم لە ئاسمانە جگە لە تارای خۆم کێشەن دەکاتت لەوانە دە بەس خواردنەکەی بینی بێ وەڵام بەخێوکردن و گەورەکردنی ئینەکەی وێستا بە وردی بە باشەکەم خۆ بینێ چۆنە لەگەڵ قازا شوێنە چواردەوەی باش لەگەڵ قازا ئەزانی لێ بنەی من لەگەڵ من لێنان وشتەکەی باش ئەزانم بە زۆر خواردن باش قازێکی 5 کیلۆیی چەند پیازیەوێت قازێکی 5 کیلۆی لانێت چەند سەلای من ئەگەر خۆم لێنێم 4 سەلێک پیازی تێکەم وتەواوە وەرە قاز پیازی تێ ناکرێ ئەمیرەوە تاقیم کردیتەوە قاز پیازی بۆ هەستەیەکرێ بەڵام باوەڕکەم بەبێ پیازی تێ ناکرێت وەڵای وەکوای خورماڕۆن خەی تێگەک ئەمیر بۆن منە هەر لە ماڵی خۆشمانەوە پیازەکەی تێگەن یەکەم جار بۆی سوورێکەکەنەوە اینجا قازەکەی تێگەن و دوای هەر هیچی تری تێ ناگرێت عینە داو دەرمان بەهارات وشتی تێ ناگرێت بەس خۆی تێکرێت و سەرێنرێتەوە تاوە بابە تۆ لێی نیەم جارە پیازی تێمەکەزانە ڕاستەکە ماڵ بۆ ماڵ فەرقەکە خۆم نایخۆمیتر هەر چۆن نەبێ کێشەم نییە باسی ئەومان بۆ بکە لێ چۆن برێویان داوە بەم پەلەوەرانە و چەند وەکو پرۆژە تەماشایەکەن یان چی فەرم ئاها ئارینجا خۆ قازخۆری بێت تۆش قاز ناسبی سە بۆ نمونە قاز تایبەتمەندی چییە چی وای لێ کاکە خۆش بێ وەڵام ئێستا خۆ ئاری بە پرسیاریەوەی لێکن زۆر جارەها ئەڵێن بۆ نمونە باسی پەلەوەرەکانەکرێ ئەڵێن نێرەکەی تامی بۆ نمونە خۆش من شوسمەوە بڵم کامیان لە قازە اینجا تۆ هەر باسی قاز مەکەی سەر ڕاستە دیمەنەکان لە دوای وەڵامەکەی ئەمیر بۆ نمونە قەلیش هەیە من ئەزام ئەمیر ئەیە بڵێ چی ئەی بڵێ قاز کە لەناو ئاوێکی سازگارە بێت تامی خۆشترە وایان نە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەمیش قاز هەتاوەکو گەورە بێ هەتاوەکو با بڵێن کیلۆکەی کێشەکەی گەورەتر بێ خۆشترە بۆ چونکە چەوری زیاترە اینجا چەوری قاز چەورێکی تایبەتە یعنی تایبەتمەندی برنجەکەشی پێلێن هەم لە چەوریەکەیەتی هەتا گەورەتر بێ 3 کیلۆ نیوانە زۆر مەرغوبن بۆ قەڵەوترن چەوری زۆریان پێوەیە خەڵک زیاتر حەزیلێتی کەی خاتە ناو مەنجەڵەکەەوە هەڵێک زێنێتر یەک پارچابێ بە چەوری بۆی ئەم قازانی بێ سانسور هەم ناوبانەکەی بە تایبەتی لەوەیە هەم بەهۆی ئەوەی کە کەشوهەوای شوێنەکەیان ساردێکی ساردە گەرمێکی گەرمە و ئاوێکی سازگاریان هەیە یعنی ئەم شوێنە ئێستا ئاوێکە لە چەند کانیەکەوە ئەم شوێنە تیا هەڵەقڵێ یعنی زۆر جوانەگەر زوومی کامێراکان پیشانی بە ینی جوانە بینی کە ئاوێکی پاکی سازگاری خۆکردە یعنی ئەوە نییە بڵێ بەچەندکەری یاخود بەشت بیکەنە نای بەڵکو هەر خۆی بارانە و شت کۆبێتەوە هەروەها چەند کانێکی ژێتە سەری ئەمە وای کردووە کە قازی ئەم شوێنە هەم قەڵەو بێ هەم گۆشتن بێ و هەمیش تامێکی تایبەتی هەیە خەڵکێتر قازی بێ سانسورە لە قازی بێ سانسور ئیتر ناوبانگ هەیە وەزایتەن قازەکانی ئێمان هەمووی قازی کوردین یعنی قازی تریتیان نییە دوو ڕەویستم ئەمانە شامی بەکەمیتیە کاگەمیر پۆپناومۆبلێن نییە ئاری بڵێ وێستمەوە بڵام ئەندێ قازی هۆڵندی ئۆمانە هەیە ئێستا لە کوردستانە ئەیانێنن لەگەڵ ژینگەی کوردستانە بە خێویەکەن هەستەکەم سەریان تۆزێ قۆقزەیەکی تیاە بەزەم قازانێک کە بینیمانە میر ڕاستەکە هەمووی کوردین قازی کوردیش تامێکی تایبەتی خۆی مانە قازی کوردین سەریان خڕەوەیە قازی کوردین جای شەرنایە کە میوانەکە شمەر نایە میرە جەماعەت معلوماتی چاکیشی لایە لەسەر قاز ماوەی چەند ساڵێکە هەر لە بێ سانسورا خەریکی بەخێوکردنی قازۆمانن کاگەمیر مەرحەبا لێ بێ و خەرمان بەرەکەت یاخوا بەشەڵا بەرەکەتدار بێ ئەم قازانی کە لێرە لە بێ سانسور هەمووی قازی کوردی خۆمانن ڕەوەڵا هەمووی کوردی ڕاست دوو ڕەگ و شتیتیانی ڕەگوشتیتیانە بەچی ئەجیاکرێنەوە بۆ نەمە قازی کوردی بچووکترە یعنی زۆر بڕۆ ئەگاتە 4 کیلۆ 4.5 بەڵام دوو ڕەگەیە ئەچێتە 8 کیلۆ کێتە 6 کیلۆ وایە هەرەوەڵا بەس وەکو تام وەکو تام کوردی زۆر سەفاقی هەیە
ئەرە وەڵام ئەم جایی بێسانسوری تایبەترە هەر دقەیەک کەناڵی کورساداتن من لە خزمەتی زۆر سپاسەکەم ئەو جەماعەت هەر دقیقات نتوانین بێن بەلای کاکە ئەمیر من لە خزمەتی هەردی شاکی لایەوە تا ناتێ یا ڕەبی بەخێر بێت خاتریشان مەگرە قەینە ئەرە وەڵام باشە با بێمە سەر بەخێوکردنی قاس بەڵێ قاس ئاژەڵێکی باڵدارێکی ناسکە یعنی جیاوازە لە قاز و قەل بە تایبەتی وەک مریشکوانە نییە بڵێ هەر بەرێ مویتر خۆی گۆشتەکە خۆی قەڵەوە بەخێوکردنی ئەوێ بەخێوکردنی ئەوێ ئەرەوەڵا کێشانێ بە کوردیەکەی ئیسا کاگەمی لەم لاولا کە قاز بەخێوەکەن شتێ دەنێ ئێستا هی بێسانسۆر خۆی ئەشێ دەرەوە خۆی شتەخوات ئەوە زۆر یعنی ئەوە وای لێگرتو تا هیچی نادرێت ئەمە هەر خۆی ئەو خوارد بەیانیان شتێکی کەمی دێتەوە هەتا ئێوارە خۆی ئەمیرە و پرسیارە لە کاگەمیر بکە ئەوە زۆر خۆی ئێڵێ دەستی خۆش بێڵێ هەر چوونە ئاوەکە بۆ خۆیان شتە خۆن بەس ئەڵێن هەیە علەفیایەتێ هەیە گەنمیایەتێ کامیان باشترە واتە ئەمان کامیانی ئێنێ و یان هەر ئاوا بەرەڵایەکەن بۆ خۆی تر بۆ خۆی شت بخوا هیچ کێشەی نی ئاریەڵە هەیە علەفەیەتێ هەیە گەنمەیەتێ و هەیە جۆشەیەتێ ئاری یعنی من وەشم بیستووە کامیان باشترە بۆ ئەوەی کە بیجرێتە یاخۆ دەمێکە باشترین شت گەنمە مامەمیر لە هەمووی باشترە گەنمی بدرێتی تامی خۆشترەوی بەڵام علەفی بدرێتێ گەورەوە بێ خۆشیش نابێت خۆش تامی شتی خۆش نیە باشە بەخێوکردنیان قورسە قاس بەخوا لە سەرتاوەزەوە قورسە من تقریبا ئەم ساڵ تقریبا هەفتا دانەمێنە هەفتا بەشکە ئێستا 6 بەشکەم بۆمەوە ئێستا لەو بەڕوو دیارنەها ئەوەی کۆتاییەکەن هەر ئەو 6 بەشکەم بۆمە ئەرە وەڵی ئەوانتر بەخوای تر هیچ شیش بەرگەی نەکرد بەڵام کوردیەکە ئەوەی کەماوە کوردیەکە بەرگی کردی کوردی لە هەموو شتەکان خۆش ئەیوانە ئەی باشە سعروشتیان چۆنە کیلویانەکەوێتە چەند قازێک چەندەکەوێت کاگەمیر هەیە دەیە هەیە 11 هەیە 12 بەڵام بە ئام کوردی 12 چونکە خۆشترەگاک ئێستا دوو ڕێگەیە بە 8,000 کڕی ڕاست بەڵام خۆشت نییە باشە قاس لێنانەکەی چۆنە کاگەمیریەوە خۆتان قاس بە خێوکەر بنە بێت لێنانەکە خۆزگە شێفێکی کورساتان بێنێ پیازی تێ ناکەم ئێدە زۆر باش خۆزگە بووێنێ وەڵای مامیر زۆر کەسە لە هەڵ پیازێکی تیەک وایە هەر زۆر ڕاست سە من چوومە دووسێ شوێن ئەیان هەر پیازێکی تێکی تەوە دەرمان وشتی تێنەکەی باش خۆی سروشتی بێ زۆر باش ڕاستە ڕاستە ئەی خەڵکی زۆر لەم ناوە خەریکی ئەم کەسابەتەن زۆر ئەڕەوە من ئەپەتان بم بۆ دووسێ ماڵ هەر خەریکیەوە هەر خەریکی قەز وتی هەر ڕۆژە کورساداتن وەکو ڕیکلامێک بۆ ئەمێ کوێ وەرە بۆ باشکی سەرشانمانە چونکە هەم بەرهەمێکی ناوخۆییە و هەم هەتا ئەمە هەبێت هی دەرودراوسێ هەر نەخۆی باش ئەمیر من لە ڕووی خۆتانە نەبێت لە ڕووی ئەم کەناڵە جوانیشان نەبێت کورسات بەخوا لای من زۆر تایبەت هەر دقەیە هاتن من بشوکی تارەکە گەورەی خۆتانە بەخوا ئێنارتی وانە هاتن بەڵام ئێوە تایبەت گەورەی خۆت یا ڕەبی بەخێر اینجا حەزەکەم پێشم بڵێ سەرچاوەیەکی داهاتی باشە بۆ خەڵکی ئەم ناوە یعنی دوو سێ نەفەر هەیە کە ئیشیان نییە بەس ئیشیانە بێ نە دەوام نە هیچ شتێ سەرچاوەکەیان قازوشت هاوکاریتان نەکرێ لەشی ڕوویە یعنی بڵێن حکومەت هاوکاریتانەکە شتان بۆ دابینکەیان هەر ئەوەی هەیە هەر خۆڕست خۆی ئەچێ زۆر کەس ئەچێ لە کەلارەی کڕێ لێرە گەورەیەکە دوی فرۆش نەوەڵا حکومەت هیچ نە زۆر باشە جا ئەمیر ئێستا ویستم ئیشەڵڵا کە حکوومەت هاوکاریان بێ بۆی کە ئەم پرۆژانە زیاتر کاریان لەسەر بکرێ پەرەیان پێ بدرێ بەڵام باسی کرد کاک ئەمیری میوانەکەت وتی کە بۆ نمونە خزمەتکردنی قاز چۆنە بەڵام قاز یەکێک لەو پەلەوارانەیە دەنگەدەنگ و هەراهەرای یەکجار زۆرە هەندێک جارە خێزانەکان هاوڵاتیان لە جیاتیەوەی کە بۆ نمونە سەگێک هەبێت ئاگای لە ناوچەکە بێت لە ماڵەکە بێت با بڵێن قاز بەخێوەکە خۆی ئەم پرۆژەی تا چەند بە پرۆژەیە کەزانن لە ڕووی ئەمەشەوە وەکو پاسەوانی سەوانە کاگە میرەڵێن دوو لە ڕیچەنابێ خەڵک هەیە سەگ ڕاگرێ بۆی پاسەوانیکە بەڵام قاز باشترە بۆ پاسەوانیکردن چونکە قیڕەقیڕۆینی زۆرە کاک ئەمیر هەر لە شەوانیشە هەر شتێ بێتە ماڵی پێزان هەستی بیەک ڕاستە خاز زۆر يعني هەر بیشی بینێ ئێستا لە شوێنەکە يعني بیانە ئیسراحەتی بکەن یەکیان دایمە بە خەبەر زۆربەی کات نێرەکان بە خەبەر وەکوی سەگێ شتێ بێ بۆیان ئەمان عازیان بداتی باشە کاگە میر لێرە قەلوەشتانە بەخێوەکرێ قەل زۆر کەم قەل تۆزێ مێشکی دیانە بە کورتێکی شوێنانی کە سەڕ و تووشی هەبێ زیاتر قازی ڕاست مامیر قەل بچێتە دەرەوە 10 ساڵ بەخێویکە بچێتە دەرەوە ناتوانێت بێتەوە ماڵخۆتان بەڵام قاز نییە یەک هەفتە بەخێویکە یەکسەرێتەوە ماڵخۆتان
جاری وای خەڵک وەکو تعلیق و توان جەڵە لە مێشی قەلە حڕێک قسەی زۆر تەواو ئەرە وەڵا ڕاستە دەی یاخوا لە شانسان یا ڕەبی بەخێر بێن من بشکیلۆکەم یا ڕەبی بەخێر بێن قوربان بەرەکەت بێ ئینشەڵڵا اینجا وڵی ئەمنە جوانە کە ئاوای بینی پیا حەز ناکات بیخوا بەسی ترکاشە دەنا مەنجەڵەکەەوە شتێکی ترە تازە لەوەی کاک ئەمیریش ئەگەر لێ دوور نەکەوتبێتە پرسیاری نرخەکەشی لێ بکە ئەم ساڵ نرخی قاز چۆنی هێلکەی قاز ئەخورێ ناخورێت خەڵک بەکاری بێنێ نەیێنێ هێلکەی قاز ئاری ئەزانی مەسەلەی هێلکەی قاز چییە؟ ئەوەی مەزانیاریمە بێسە لە کاگەمیریش تاکی دەکەمەوە قاز هێلکەی مەحدودەکە یعنی بۆ نە ساڵی هەژ هێلکەکە ئیتر هێلکەکەی ناخورێ بێ ئەو هێلکەی هەڵبگریت ئەو کاتی کە مەیەکەی قڕەکەوێ ئەیکەی دەژێری وایە کاگەمیر ڕاستە ڕۆست تقریبا هەر زۆر بڕوە چواردەیەکە سیانزە یعنی محدودە هیچ هێلکەی ناخورێ نە چونکە ساڵە یەک جار هێلکەی دەکات وەکو مریش کوش قەلوخازی شوان بەڵام مریش بەردەوام ئەمریکا کێشەی نییە مریشی کێشەی نیە بەڵام قەلوخاز ڕاستە قەلوخاز یەک جاریکە یعنی ساڵێ بوون 15 تاوت یعنی سەگە یەکێ بێ بۆ هێلکە نییە بۆ هێلکە هەرە وەڵا نرخەکەی ئێستا بۆ نوتمان قازێکی چاک بۆ 3 کیلۆ نیوی عام چەندەکەوێت کاکە جەماعەتی کورسات ئێوە فرین سعر بۆ خۆمان دیاریکراون یا ڕەبی بەخێر وەڵا هەر دقەی هاتم من لە خزمەتانە بەس بۆ نەگەر خەڵک بێ بۆ خەڵک وەڵی ئیسا قازێکی وەکو کامە بڵێ وەکو ڕەشە ئەوە ئەچێتە 40,000 بەڵێ ئارە وەڵا ئەمە کیلۆنی تقریبا 3 کیلۆ بەرەسەر ئەگەر چوار بێ 45,000 ئارە وەڵا دەی دەستە خۆش بێ یا ڕەبی بەخێر ئیجایتر ماشەڵای خۆیان لێ بێ یعنی بێچاوەنی بن قازەکانیان زۆر جوانە ینی شوێن قازم بینیوە لە شوێنانەکە ئاوەکەیان پاک نییە پەڕووینەکان تا ڕادێکە هات چڵکنێکی پێوێ بەس ئەم چونکە ئاوەکەیان سازگارە یعنی هەر سریانەکەی لە خۆەوە دڵ دەکرێتەوە نازانمەها بەزی ترەوەیە ناڵەماوە زۆر جوانن کە سریانەکە سەگەی ناخورێن بەسمەنجڵەکەەوە ئەوە نە بەخۆشی باسیەکەی جا سەیری قازەکانەکە هەرەوەی خەریکە چتە نە ئاوەکەەوە بۆیان هەستەکەم لەم ڕۆ بەدووە لانە قازش تاقی بکاتەوە گۆشتەکەی بیخوا ئەمیرڵی وادارم داقی کاتەوە چکە تا ئێستا پیازی تێکرد بۆی نێزان و تا کاک ئەمیری ژوەتی کاگەمیری یەک پیاز هەیە بۆز بە خۆشی بەخوا ناشێوێ نایە بڕۆ ئاری پێما بە گۆشت هەربینیتە سەر چڵە پیازی هەموو گۆشت جیاوازە قاز جیاوازە بەس پێمە بە ئەمیر وڵامزانە جا خێزانی ئەمیر خێزانە پێکە ناوە بزانم وانی دەستگیران ناری وایە گوێ لێمە شتی تایبەتیشە دەستگیران ناری لە ئێستا فێریگە شوێنەکەم ژمارەکەی کاگەمیری شتێمێ خۆی دزێتە لە پرسیاری داشکانیشی کردووە ڕۆژێک عجەب کێشەوەرە بۆ بێسانسور وەرە بەلای کاگەمیر دووسێ قاز بکڕەوەمان داوت کرد تاوا بە سەر چاو ئەوە وعد بێ ئەوە وعدە لەلای منەوە کاگەمیر خۆشی داواتە باشە ئەوە کاگەمیر خۆشە داوەتی کاگاری دەستە خۆش بە ئەمیریان سپاس بۆ تۆ سپاس بۆ کاک ئەمیریش کە قسەی بۆ کردین لەسەر تایبەتمەندەکانی قازی گوندی بێستان سوور لەکوێ ئاو هەبێ گوناحە خەڵکی ئەو گوندە قاز بەخێو نەکەن قاز و مراوی بەڕاستی سامانێکی زۆر جوانی پەلەوەرە یعنی هەم باوەڕتان نەبێ من بۆ خۆم بە هەمان بووە بەخێوکردنی قاز کەشێکی دەروون و هێمنیشت پێبەخشێ زۆر تایبەتاگە لە بێچووکە لە هێرکە دەرەچێت تا گەورەیەکی تو باڵکە دو هەر دڵیشت نایەستەری بڕی یانەوانی کە خۆیان قازیانێ زۆر کەم قازەکانی خۆیان سەرە بڕن دڵیان نایە هەستەکەی ئەیان ناسنەوە لەگەڵێکتر وەکو سەحری جۆ پرسیاری کرد بەڕاستی شەکەل لە پەلەوەرە هەرە وریاکان یعنی بەشەوان ئەگەر دزێ بچێتە سەر ماڵێگەکە نەهاتوو هەواری خۆیان اینجا زۆر جوانیشن ئاری ئەها ڤیددیۆیکیان بڵاو کردووە هەل لەم فترەیە کۆمەڵێک بوو بەیانیان ئەچوون بە دوای یەکترا ماڵە و ماڵ بە قەولی کاک ئەمیر کەوتی بیرەوەریەکی زۆر توانای فڕینی زۆر باشیشانێ بەڵام خۆیان تااقەتیان نییە ئەجینا زۆر باشدان بفڕن نازان بۆچی نافڕنجی ناتوان بفڕن بەڵام مەلەوانێکی باش